بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێ من لە قەزای ڕەواندوزم زانیاریەکانی ڕۆژ لە قەزای ڕەواندز بۆتان ئەخەمەڕوو ماشەڵام ساڵ خی پەروەردگار ناز و نیعممەت و بەرەکەتێکی زۆری لەگەڵ کردوین بەفر و بارانێکی باش باریوە لە شەوی ڕابردوو شەوە شەپۆلێکی بەفربارین قەزای ڕەواندوز و تەواوی ئیدارەی سەر بەخۆی سۆرانی گرتوتەوە بەفرباریوە لە شەوی ڕابردووە کەش تاڕادەیەکی باش ساردی کردووە ئەم ساڵ سەرماوسۆڵە زیاترە لە چاو ساڵانی ڕابردوو ئێستا کە من قسەی تێدا ئەەکەم بەرزترین پلەی گەرما لە قەزای ڕەواندوز دوو پلەیە و نزمترین پلەشی لە شەواندا ئاچێتە هەشت پلەی ژێر سفری سیلیزیم. ئەو بەفربارینی کە شەوی ڕابردوو باریوە ئاستەنجی هاتوچۆی لە بەشێک لە ڕێگاوبانەکانی سنووری ئیدارەی سۆران دروست کردبوو بە تایبەتی لە حاجیۆمەران وەزینی وەرتێەوە هەروەها لە سەریبەردی بەڕێوبەراتی پاراستن و ڕێگاوبانی سۆران دیارە ڕێگاوبانەکانیان پاکردنەوە کەمێک پێش ئێستا لە بەیانەکەی ئاستەنجێکی زۆر هەبوو و هەروەها هەر بەهۆی ئەو سەرماوسۆڵە و بەفربارینە لە قەزای چۆمانیش ئەمڕۆ پشووی فەرمی لە سەرجەم قوتابخانەکانی قەزای چۆمان ڕاگەیەنراوە بەهۆی ئەو سەرماوسۆڵە قوتابیان ناسنە قوتابخانەکانیان. من لە قەزای ڕەواندز ئەمڕۆ کە هاتوومەتە ئەوێ گرفتی کارەبایان هەیە لە قەزای ڕەواندوس چەند کاژمێرێکی کەم لە شەو ڕۆژدا کارەبای نیشتیمانیان هەیە مەش گرفتی بۆ هاوڵاتیانی ئەو قەزایە دروست کردو من چەند هاوڵاتیەک لێرە ئەدوێنم کام سەفاگەر بیتە ئێرە کارەبای نیشتیمانیتان چۆنە لە قەزای ڕەواندوس؟ سەرەتا زۆر بەخێربێن سەر ساوا لەو بەسەرکردنەوەی بەرێ بەنسبەت ڕواندز کارەبای ڕواندز ئێستا زۆر خراپ بۆ کاکازات بەعکمی کارەبای 24 ساعتی لە شوێنەکانی دیکە هەیە تاسیری لێرە کردیە هەندێک شەوان ساعت ئێک و نیوی شەوێ دێتەوە هەندێک شەوان نۆدا ینی کم میێواران بێتەوە کە دەشێتەوە 6 ساعت ئەف ساعتە ینی وەزی کارەبا لە ڕوانزەی خراپە باش نییە داوا لە لایانی پەیوەنددارەکەین ئاورەک نێبدەنەوە بە تایبەتی ئیدارەی سربەخۆ ینی هەوڵەکی زیدی بدا لە ئەو کێشەی چارەسەر بکە بەنسبەت کەشوهوا ئێرە بە خۆزان ناوسە شاخاویە ساردا بە تایبەتی هەستال دەخوای بە زیادی بفربارنی باش هات خەڵک پێویستی بە ئامێری خۆگەرمکردنەوە هەیە ئەگەر کارەبانەبی دەبی یانالۆ سۆبەی نەفت و داروشتی وانە بە داریش مەمنوعە نەفتیش هەو سار 200 دەدرایتێ مال علم لێرە لە شارەوەی چڕوانزی ئەگەر کابرا بڕک هانیبی ئەوە بکە سۆبەی پێ بکە چار بەرمیل هەتا پێنجی پێوێ لەوەش کەم و کوڕین هەیە بەڕاستی داوا لە لایانی پوندارەکەین ئەوەش و سارە بکە لایانی کەملایەن سارێ دوو بەرمین بداتێ لەوتەی پێیانداون کۆتاییتان پێهێناوە لە مێژە خلاص بە بەرمینەفتەکەش ینی کوالیتەکەی باش نەبوو زۆر خراپ بوو قەنەعەتکانی چەند برادرم دیتینە ئەفتی جارەشی سۆبایە بنەکن وەستای چاکەن لەبەری کوالیتەکەی باش نەبوو خراپ بوو ئەو نەوتەی لە بازار هەیە نرخەکەی زۆر گران نییە بەری وەڵان نرخەکەی گرانە 1970 لەو دەورە ینی زۆر گرانە 200 لترێت و ئەگەر کابرا بیسۆتینە خەڵات کە باە 15 ڕۆژیە زۆر سپاس هاوڵاتیەکی تریشە دوێنم ئەگەر بیتە ئێرانە مەلاتە هامان لەگەڵا بێتن سلااوت لێ بێتن بارودۆختان لەگەڵ سەرما و سۆڵە چۆنە ئەو ساڵ بە تایبەتی کەمی کارەبا و هەروەها نەبوونی نەوت. بسم الله الرحمن الرحیم ڕواندز جێکی هەم برنداوە هەم سادیشە و بەفریش ئەو ساڵە سپاس بۆخوا ئەو زیوەی باران دەسەر زەوی تێر ئاو کرد بەویستی خۆی بۆ ئەوەی هاوینێ ئەو باخ و سیمەنانە پڕ ئاو ببنەوە ڕواندز کە جەیەکی ساردا پێویستی بەو شتانە هەیە کە خۆ پێگەرم بکەیەوە ینی ئەزە هەم سۆبەی دارابی سۆبەی نەوتێبی هەر ئەو شتانەی کە هەنە زۆر پێویستن بەس شەوانە زۆر سار دەبی زۆر سار دەبێگە تەماشەکەی هەفتەی نەڕابردوو لە ناو ژۆرێ کەم نۆ بوو کەم نۆ کە بە عەربی پێ ناقص هەر بە عەربەکەی بەکارێنە ئەم کوردەکەی بەکارێنە بچکە کوردی نابێت لە هەموو قسەکانی خۆت کوردی پەتی بەکارێنی لەوەش کەم نۆت بەکارهێنا بەرێ هەم بەرگم کوردیە و هەم زمانیشم کوردیا بێ ئەوانەی ئەمە زۆر ڕخنن بە برادەی نەخۆی لە ئەوانی کە برین ئیسلامین وەکو وسپێدە و پیام ئەوانە کە زۆر وشەی بێگانە بەکاردێنن هیوادارم بگەن و سەرڕەسەنایەتی بنچینەی زمانی خۆ و بەرجی خۆ ئەمە بەو دووشتانە دەگەنێتەوەی دیکە زیاکەینەوە کە دوشتی زۆر جوان هەم زمانە و هەم بەرجی کوردی ڕەسەنیشە. نابین و سەر بابەتی خۆمان کارەبا لێرە دۆخی چۆنە چەند کاژمێرتان هەیە پێداویستیەکانی ڕۆژانەتان ئەتوان پێداوین بکەن؟
کارەبا لە لێرە زۆر خراپە پێی پێویست نییە لەبەر ئەوەی کەس نزانی کەنجی کارەبا دێتەوە زاروێ نۆی شەوێ دێتەوە زاروێ ئێکی دێتەوە زاروێ دووی دێتەوە زاروێ دوازەی دێتەوە کەس نزانێت هاتنەوەی کارەبای جێگیر نییە کارەباش کە هەیە بە شێوەکی باش نییەوە زۆر کەم هەیە زار 5 کاتژمێرە 4 6 سێ کەس تێ ناگا تەنها ئەوانەی کارەبادن ئەو تێگەن کارەبا چەند کاتژمێرە لە ڕوانزە هەیە ئەمەش جێکی زۆر ساردانی شارەکی کەونیشە تەماشاکەی بە پێی پێویست چیلۆ نەکرا ئەو جیانێک ئێستا ئەوڕۆ بووینە شار خەلیفان هەر لە 50 کان چایخانە چی لێ بوو هەر شار نەبووە وچی ڕوانزەی شلو ئەکرێ سیدەکە گوند بووە چۆمان هەر لە ساڵی هەفتا چایخانی لێدران ئەوانە شار نەبووین ڕوانزە 500 ساڵی پایتەختی میری سۆران بووە هەوڵە تەماشاکەی وچی کەلاوە چیە شت ڕوانزە ناکرێ ئەو خەستەخانەی کە باس کرا لە ڕوانزێ دەگەسی دەکا لێدانرانی تەماشاکەی خەستەخانی سیدەکە کرا و هەمووشی لۆکرا ڕوانزێ کەنجان هەچشی لێ هات بەری بناقەشی چ لێ هات وای خەڵکی ئەو شارە سزادرێت لە دەسەڵات کاری بۆ ناکرێوەکو پێویست برین و نەرین ئەگە تەماشە بکەین ڕواندز پێشی هەمووی دەنگدەری زۆری یەکەتی بوو کە یەکەتی دەنجی ئەکەمیدینا دەسەڵات ڕوانزی سزادا تەماشای قەڵازەیەکی کاتی خۆی کە زۆرینەی پارتی بوو تەماشای ڕانیێشەکە ئێستا ڕانی لەگە قەڵازی ئاسمان و ڕسمانی جیاوازە سۆرانیش لەگە ڕوانزی ئاسمان و ڕسمانی جیاوازە ئەنی ئەو ململانەی دەسەڵاتی کوردیە کە جێک بەخۆ زۆری نەبی کە جێک دەنگدەری وی نەبی سزادا ئەزە هەر کۆی سزادا و بخۆ ئەزانی سزادا ئەزە لە ڕووی ئاوەدانکردنەوە لە ڕووی کارەبا لە ڕووی ئاوە لە ڕووی دام و دەستگا لە ڕووی هەر شتێکی دیکە قەڵازدا دەگەڕانیە زۆر جیاوازە نیوێ ڕانیە ڕوانزیش بە سۆران کە ڕاپەڕین کرا ساڵی 1970 و پاشان جەنجی ناوخۆ کران لە 1940 ڕواندز هەر پەراوێز خرا چکە خەڵکەکە یەکێتی بوو ئەو دیویش برین دەسەڵاتی پارتی بوو کاکە ئەمە هەموو کوردین ئەمە هەموو خەباتن کردی و خۆی نەڕێشتەوە هەموو خاک و ماڵن سۆتا لوچە لە ڕۆژی هەوڕۆ ئازاد بی دەسەڵاتەشی کوردیت هەبی دەسەڵاتێکی باش و چاکت هەبی جیاوازی نەکا دەگەجەیە ئەمە هەموو کوردین هەمووش مسلمانین ئەو جیاوازیە چییە؟ زۆر باشە سەبارەت بە نەوت وەدار بڕین ئەبینی کە نەوت نادرێ بەشێک لە گوندەکانی سنووری ڕەواندۆز و ئیداری سۆران بەگشتی هاوڵاتیان دارە بڕن ئەمە کاریگەری لەسەر ژینگەی ناوچەکە نیە بێگومان هەر دارێک هەر دەوەنێک هەر تەڕاشەکە ئەبڕدرێ کاریگەری زۆرە بە 20 ساڵی 30 ساڵیش ئەو دارە هەم گەورە نابێ هەم گەشەش ناکە بەس وەرە دەسەڵاتەت و نەفتێ نەدەی کە نەفتێشە دەی زۆرەکی زۆر خراپ ئەدا و 200 لتریش ئەدا ئەتو جێکی چی ڕوانزێ ناوێت 200 لتری ئەتو یان نەفتێ بدانێگەری خۆڵخەڵکدارە ببڕی ئەتو نە نەفتێ ئەدەین نەداراش لێگەڕی ببڕین بەڕاستی داربڕین شتەچی نەشیرنا بەسێ کابراش ناچارە کاکەت نەفتی نییە ئەو پارەی نییە ئینابی خۆ گەرم کات و خۆ نابی لە سەرما بمری دەبیستە لەو دووشتانەشتە چی بکەی کاکەژان وەرە نەفتێ بدە خەڵکی ئەو نەفتەی ئەداتە وڵاتە ئەفرۆشی بەسی 40 دۆلاری وەرە نەفت لە بازاری بەسەندە بەس 7 دیناریە کابرای هەژار نەفتی چەند لێ پێکڕێ و نەفتێ بدە خەڵکی نەفتەکی زۆر هەیە شتی زۆر هەیە بدە خەڵکی کاکەجان بە 100 زەریان بداتێ خەڵکدارە نابڕێ ئەمە هەموو کەسێک پێی خۆشە وڵاتی جوان بی ئاوەدان بی ژینگەی جوانی هەبی جێکی گەشت و گوزاری هەبی هەم داهاتی شەلۆ خەڵکی هەم جوانی و سروشتی شەوە کوردستانێکە خەڵک دڵی پێخۆشە زۆر سپاس مامۆستاتە بۆ قسەکان سپاس دەکەین بەڵێ ئەمە زانیاریەکان بوون لە قەزای ڕەواندوزەوە وەک مامۆستاتە ها ئاماژەی پێکرد پلەکانی گەرما لێرە ئەسنە ژێر سەفرەوە تا کەمنۆ بە زمانی ئەو کەوتی تاکەم هەشت وە کەمنۆ شەوانە ئەسنە ژێر سەفرەوە پلەکانی گەرما بەگشتی دابەزیون و سەرماوسۆڵەیەکی زۆر ئەمساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو ڕووی لە ناوچەکە کردووە بەپێی ئەو پێشبینیانەی کەشناسیش بڵاوی کردوتەوە لە بەیانی ڕۆژی سێشەممە پلەکانی گەرما زیاتر دائەبەزن و بەستەڵک و شەختە لە ناوچە شاخاویەکان بە تایبەتی دروستە بێت.